ئەمڕۆ لە چوارچێوەی ئەو هەڵمەتەدا توانیویانە 1000 پاکێج خواردن واتە 1000 کارتۆن خواردن کە پێکاتەی لە جۆرا و جۆرە لە خواردنی وشکەیەدا بەشەکرێ بەسەر ئەو ماڵە هەژارانەی کە پێویستیان بە هاوکاری و بە کۆمەک و بە دەستگوی گیرۆییە. ئێمە وەکو قایمەتی قەزای دەربەنی خان سوپاسی هەموو ڕێکخراوەکانەکەین و سوپاسی تابەتیش ڕێکخراوی بارزانیەکەین کە لە هەموو چالاکیەکاندا لە هەموو کارەسات و ڕووداوەکاندا دەربەندی خانی لەبیر بووە. هاوکارێکە وەکو ئەزانن خۆراکی وشکە خۆراکی وشتە مەبەستیدا ئەوەیە بۆ ئەوەی ئەو خێزانانە پێویستیان پێ ئەو خێزانانەی کە سوودمەند دەبن حتمما ئەو خێزانانن کە پێویستیان پێەیە و ئێمە لەگەڵیانە ئەبین و بەردەوام ئەبین وە پێگەیاندنی ئەو هاوکاریە و ئینشەڵا هەموو لایەکمان ئەم دۆخەیش تێ ئەپەڕێنین و بەخۆشی و بە سەلامەتی. خودی گلک چطوره گلک های خمالی گلک طعمتره خوشتره اول راستی چه طعم وسط دانی نه یعنی مجبوریه که گویی مجبوریه و امتین وید بی هکی خمالی گلک خوشتره جوی خوزی نقلك ودي زفري بابا فلاحد ما تشوف انا سر قندت خو نقلك ودي دس تشتي خو كربا هاد بس كده نه تشتي عالمك غريب ما كريبا خالك حاش تشتي غريب كرمضاني تشتي غريب بيقوبشني درت كبد كي خو طرق يوم مجمجو حليكو جيلاصو فراولي تيشامبي وينج الدنيا كي ريفوسي تشتي غريب كد قندور شتي غريب ما بشتي بوري اما اوي وصايا يبطيا او ساعات ما بري عم عزل كان حدا ما تحديد كري وكان الساعه شاشه حفته ساعتوني ودو ساعته بتازديحهم چارەساتی بەعام پێ بژەوک و گاز و فستق باەم ئاتەن بۆ گاز و زۆ جوان دەریەکە ئەتوانی قیاساتەکان بەدەست خۆتە نەوتەکەی چەندە نەوتی بۆ سیاکەی چەندێک بۆی کسبکەی ئەمە قیاساتی بەدەست خۆتە هەروە بێتەوە جۆرەکانی چارەس هەموو جۆرەکانی چارەسە بژێنێ ئێمە لێرە خۆمان سوێریەکەین بەدەست سوێرەکەین بەتەش سوێرەکەین تا ئێستا جیازش وا دانەنراوە بێ ئەم فسقانە سوێر بکات چونکە ئاتەن بە قیاسات و بێت تام بکرێت ئێمە چەند ساڵێکە بڵێنیشی بساکەین تقریبی 20 ساڵ زیاترە خەریکی ئەمین لە 94ەوە لەم فڕنیانەین چەند ساڵێکی زۆرە خەریکی چەرەسین و ئەم شتانە بژێنین بەعام ئەمە ئێستا بستەیە حالیان کە لێرە لە بەردەستمانە نەوعێتی بستە زۆری هەیە ئەمەیان ئەکبەریە برژانومانە لێرە ئەم فڕنیەمانەیە فڕنی عادیە چەند ساڵ ئێمە کە لێرە بووین هەن فڕنی عادیە بۆ پێمان برژانەوەی چیتر نەبووە